يارانە کوردەوار وەختتان وەخەیر. تەزاهورات و ئێعترازاتە خەڵکە کوردەوارە داگیرکرا و لەلایەن کۆرپۆرێشنە عێراقیەوە ڕوویە ناوە دووەمین ڕۆژە و ئەمڕۆ حکوومەتە هەرێم و ئەحزاب داردەست حکوومەت نظامیان بەرقەرار کردگە لە 12 شەو تا بەیانی. من بەر لەوەی بچمە ناوە ئەم باسە من گەرەکمە تۆزێک تەکە فەزای شێویاگە ئیستاکە ئەتوانێت بڕیارەکانە مردم شل بکاتەوە و ئەتوانێت ئەژنۆی مردم بشکێنێت بەرخوردم بوێت و بڕێک لەم مەسائلانە تاوتوو بکەم و بڵێم کە حاکمیەت گەرەکی چی بکە و حاکمیەت بەرەو کوێ ئەڕوات و چۆن ئیرادەی مردم گەرەکێسی سست کا بۆشی کە و بەتاڵی کاتەوە. بزانن ئەو کەسەی کە یەکەم جار کتاوە هونەرە شەڕکردنی نووسا جێنەڕاڵێکی چینی بوو بە ناوی سەنتەزۆ. سەنتەزۆ ئێژێ ئەگەر ویستان بە دوژمنی خۆتان حملە بکەن پێش لەوەی حملەی پێ بکەن ناوی دڵی ئەو کۆمەڵگا پڕ بکەن لە جاسووس لەبەرەوەی خەبەردان بێ لە سەف دوژمن لە هەموو کەسێک کەڵک وەربگرن، هەموو کەسێک بە دەردەخوا، حتا ئەگەر جاسووسەکانە ئەوانیش ئەگرن، جاسووسەکانە ئەوانیش بە دەردە دەخۆن. یەک بۆ تۆ ئیتلاعات تێرن. دوو تۆ بەهۆی جاسووسەکان تۆ ئەتوانی شایعە بخەیتە ناو مردم تا ئیمانی سەربازەکانی دوژمن بڕۆخێنی. تۆ دەبێت لە کاتێکە حەملە بکەی بە دوژمن کە سەربازەکانی دوژمن ورایان نەمابێت، ئیمانیان نەمابێت و تەنیا تۆ بڕۆی و شمشێرەکانیان لێ بسێنی. هەرامەی کەوتم بێنە پێش چاوە خۆتان حکوومەتەکان چی ئەکەن بە خەڵک. حکوومەتەکان لە ڕێگەی قسەکانیان و شایعاتیان ترسەکانیان لە ڕێگەی جاسووسەکانیان لە ناو خەڵکا ئێژن بە خەڵک. ئەمە حکوومەتە، کەس چارە حکوومەت ناکە. بەدیلە حکوومەت چییە؟ حکوومەت گشتمانە کوژێ. ئەمانە جاسووسەکانە حاکمیەتن، خەریکن ئیرادەی مردم ئەشکێنن بۆ خاترێەوەی مردم ئەژنۆیان شل بوێت، بۆ خاترێەوەی مردم مرکزێکی فەرماندەهی نەبێت هەدایەتیان کە. ژەنرال کۆرتۆزۆفی ڕووسی کاتی ناپەلئۆن ئەژێت پلاندانان و پلان ڕشتن لە کاتی شەڕە بڕیاردەری چارەنووسە شەڕ نییە. شەڕ شتێکی نادیارە. بۆ خاتری ئەوەی ئەو کاتەی کە یەکەم تەقە دەست پێیەکە دەبێ بزانیت سەربازەکانی تۆ یەک ئەگرن یا پەرتەوازە ئەون. دەبێ بزانی سەربازەکانی تۆ ئەترسن یا سەربازەکانی تۆ دلێرتر ئەبن. لە یەک چرکە ساتە دوای تەقەی یەکەم گولە دەرئەکەوێ مەیدانی شەڕ کێ ئەیباتۆ و کێ ئەیدۆڕێنێ. ئەمانەی کە پێتان ئەموت هەمووی ئەمانە بەکاردێت، هەمووی ئەمانە حکوومەت بەکاری ئەهێنێت، بەرامبەر بە خەڵک بەکاری ئەهێنێت و ئەبێ ئێمە هەمووی ئەمانە باتڵ بکەینەوە. دەبێ خەڵک بزانێت کە حرەکەتەکە چۆن حرەکەتەکە، حاکمیەت چۆن لەگەڵی بەرخوردەکە، بەچی حملەی پێیەکە، بەس بە ئاسایش حملەی پێیەکە. ئەی جاسووسەکانی حکوومەت و مشەخۆرەکانی حکوومەت خەریکی چین، چۆن بە ناوی ئینسانی مەدەنی لە ناوی ئێمە هاتوو چۆ ئەکەن و چۆن قسە ئەکەن و چۆن ورە و ئیرادەی ئێمە ڕۆخێن و چۆن اعترازات ئێمە بەرامبەر بەدەسەڵاتی گەندەڵی ئینسان بە کۆیلەکەر بەرەو سەرکوتکردن ئەوەن. هەر بۆیە ئێمە ئیمشەو ئەوەی کە حاکمیەت ئەتوانێت چ بکە و چۆن لەگەڵ خەڵک ڕوبەڕوو بێتەوە بەڕەسی ئەەکەین. پێشووتر بێژم ئێمە
کاتی ڕفراندۆمەکەی کەرکووک ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ و شەرەفەی هەیە کە باسی کرد وەوتی ئەم ڕفراندۆمە کارتۆنیە وەوتی ئەمە هەمووی درۆیە هەمووی فشەیە و ئەم حیزبانە دروستکراوی دەستی دەوڵەتەکانی منتەقەن و هاتوون کە ئینسانی کوردی نابودکەن. ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ هەرەو کاتەوتی کەرکووک ئەدەن بەدەستەوە بەر لەوەی حتا مغۆمغۆی ئەوە بێ کە کەرکووک حکوومەتی مەرکەزی عێراق داوایان دەکات. وەختێ پێشمەرگە نادرووسەکانە پارتی و یەکێتی ئینسەحابیان کردو ئێمە وتمان 300,000 هێزی چەکداری بنەماڵەی بارزانی و تاڵەبانی و حیزبەکانی تر بۆ دوژمنی کورد نییەن، بۆ خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێرن. ئەم پێشمەرگانە هێز و مەچەکی بنەماڵەی خائنی بنەجوولەکەی بارزانی و یەکێتی و ئەحزابی وابەستە بە ئەوانن. بۆ ئێمە قسەمانە کرد، بۆ ئێمە کردمان و خاتریەوەی خەڵکی کوردەوار ئەژنۆی لە بەرامبەر کاورای پێشمەرگە نەلەرزێ. نێژێ من قەرزارم بمانە ئەمانە سەربازی وەتەنن. سەربازی وەتەن مانیفێستی هەست، سەربازی وەتەن تاریفی لە وەتەن هەست، سەربازی وەتەن بە عەمەڵی خۆی بە شوێنە عەزەمەتا ئەگەڕێ گلۆری. سەربازی وەتەن پاتریۆتیکە، سەربازی وەتەن بستێ لە خاکی وەتەن نادا بە دوژمن. و ئێمە وتمانەمانە سەرباز وەتەن نین خەڵکە کوردەوار. ئەم هێزانەوە تەیارەکرێن و چەکەکرێن بۆ خاتریەوەنە تەبەنەم لەسەر ئومەتە کوردی و ئومەتە کوردی بخەزێنن. بۆ ئێمە ئەم قسەمانە کرد بۆ خاتری ئەوەی مەچەکی ئینسانی کوردی لە بەرامبەری بەکرێ گیراوانە نظامە سوڵتەی جەهانی لە داپڵۆسەندن جەهانە کوردی و ئینسانە کوردی و سەرزەمینە کوردیان نەلەرزێت. بزانێ لە بەرامبەر کێوێ ساگە، بزانێ ئەمانە نە ڕۆڵەی ئەوەن، نە کەسی ئەوەن، نە ئەم قەرزارە پێیان. وەختە تۆ زانیت قەرزارە ئەمانە نین و ئەمانە هێزە سەرەکی دوژمنن لە ناو جەرگەی وجودە ئێمە، تۆ نابودیانەکەی، تۆ دەسە نالەرزێ، تۆ دەسە نالەرزێ و شەقت نالەرزێ شەقیان تێ هەڵ نەدەی و میلە ئەسڵحەیان لێ نەهێری تۆ. ئەمما ئیستا لەم سەروبەندە حاکمیەت گەرەکێکی بکە. بزانن ڕاپەڕینی ساڵی 1991 هەنێ دەستکەوتە گەورەی بوو کە با من بە ئومەتی کوردی بێژم. لە ڕاپەڕینی ساڵی 1991 کۆمەلگای کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق سابتی کرد کە بێ هەبوونی هیچ حکوومەتێکی سیستەماتیک ئەتوانێت خۆی ئیدارەکە. چۆن؟ ئێوە دیتان حکوومەتی مەرکەزی عێراق لە گەمارە و ڕۆڵەکانی ئەم سەرزەمینە مەجبور بوون بڕۆن نان پەیداکەن بۆ دایک و باوکەکانیان، بۆ منەماڵەکانیان. لە ئێران و ئەردەن و تورکیاوە دەستیان پێکرد. پاشان هەموو سنوورەکانی دنیایان بڕی، شەبەکە لە دوای شەبەکەیان دروست کرد و بە هەزارانیان کۆچیان کرد لەبەرەوەی بتوانن بژێوی ژیان بۆ بنەماڵەکانیان بەهێنێرنەوە. وام اتفاقە فقط لە ناوە کورد کەوت. خەدەماتی عمومی نەمابوو، ئاو و کارەبا و ئەمانە نەمابوو. ئەمە خەڵک خۆی بوو ڕووی وە مولدەی هاورد، خۆی بۆ خۆی کارەبای دروست کرد. یەکەم هەنگاو بزانن سیستەمە پۆست نەبوو. خەڵکی کوردەوار خۆیان و مەردمەکە خۆیان سیستەمی پۆستیان بۆ خۆیان دروست کرد. بڕۆن باشترین سەرویس، هەرزانترین سەرویس سیستەمە پۆستە، خۆماڵیە، خۆڕسکە خەڵکە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقە. ئەزموونی باشیان هەبوو. ئەوانە سابتیان کرد کە کۆمەلگایەکی بتەوی کوردانن و لە هەر هیمەتێک و لە هەر شتێکا کە دەست پێ ئەکا ئەمانە لەسەر ناموسە کوردی و لەسەر نەبیتە کوردی کۆن
بەڕاحەتی ئەتوانن خۆیان ڕێبخەن وەو شاناز و شەرەف ئەو شانازی و شەرەفیانە هەست و ئێمە لێیان فێر بووین و دنیا خەریکە سەیریانەکە. خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقیوە سابتیان کردوایەت ئەتوانن تاک بە تاکێن خۆیان ئیدارەکەن، ئەتوانن خۆیان خەدەماتە خۆیان دروستکەن، ئەتوانن خۆیان ئاو و کارەبا و بەرقی خۆیان تەمینکەن. سابتیان کرد ئەگەر دەرگای نان خواردنیان لێدا بخەن سنوورەکانت دنیا ئەکەنەوە و هیچ کوێ ناتوانێ بەر بەمانە بگرێ کە ئەمانە نەژین و سابتیان کرد. بەڵام هیچ کەس بەمانە نایژێ دەستکەوت. ئەزانی بەچی ئێژن دەستکەوت؟ بە نەوت فرۆشتن ئێژن دەستکەوت. پارتی و یەکێتی سەروەتی ئەم سەرزەمینەیانە تاڵان کرد، ئەڵێن ئێمە ئەمانە هەیە، تۆ چیت هەیە؟ من توانیومە نەوت لە تەقتەق دەرکەم بە کۆمپانی قەیوان. ئەی داشتەکانە مەردم چی بوون؟ ئەی داراییەکانە مەردم چی بوون؟ مردمی کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقیوە بە هەموو هێزیەوە سابتی کرد ئەتوانێت لە بچووکترین کاتە لە بەرامبەر نەهامەتەکانە خۆی ڕێبخات و خۆیان ڕێخست و سیستەمە پووری بازرگانی ئوروپایان تا کوردەوار خۆڕسکترین و باشترین بوو تا ئەوەی کە ئەم حکوومەتە دخاڵەتی تێەکە و سەرانی ئەم حکوومەتە دخاڵەتی تێەکەن. پس من لە پێشووترۆ دووسێ نمونەمدا بە ئێوە ووتم ئێمە ئەتوانین خۆمان ئیدارەکەین، ئێمە ئەتوانین و کۆمەلگا ئەتوانێ و کۆمەلگای کوردی ئەتوانێت خۆی ڕێک بخە، ئەتوانێ هەموو نیازەکانی خۆی بەراورد بکە و ئەمە سەک حکوومەتە جیهانیەکان لێ ئەترسن، دنیای کوردی واسەکە ئەمان لێ ئەترسن. ئەمان نایەڵن خەڵک حزوری بوێ لە چارە نووسە خۆیان، نایەڵن خەڵک کەرامەتی بوێت، دەبێ خەڵک بکەنە پیسکە، دەبێ خەڵک بکەنە موچەخوەر، دەبێ خەڵک بکەنە کۆیلە، دەبێ خەڵک بکەنە ئینسانی هەتی و قەت گەورە نەبێت تا ئەمانە بتوانن تە بەنە من سەری بیترسێنن، چاوی لێزاقۆ بکەن تا بتوانن دای دۆشن بەکاری بێنن. ئێژن حکوومەتە حەلیم و تکەسیم تەزاوراتە کارە ئیتلاعات و پەکەکەس، پارتی و یەکێتی، یەکگرتو و کۆمەڵ، شووعی، سۆسیالیست، نەوەی نوێ، پەکەکە، دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە تورکی و دەوڵەتە عێراقی گشتیان یەکێکن، خەڵکی کوردەوار گشتیان یەکێکن و ئێمە بە ئێوەی سابت ئەکەین گشتیان یەکێکن. لە گرانە پارتی حکوومەتە کوردیە، نە یەکێتی حکوومەتە کوردیە، نە پەکەکە هێزە کوردیە، هیچ کام لەمانە کە مدعین بۆ کوردکاریان کردگان ناتوانن بێژن کوردکێز. بەڵام ئەوانە چیان کرد؟ من بە ئێوەیەژم کوردکێز. کورد تەنیا مرۆڤێک بوو لەسەر ئەم گۆی زەمینە کە یەکەم حەزارەتی بەشەری دانیا. لەسەر چی؟ لەسەر ئەساسی چۆنیەتی بینینی ئەم جیهانە. ئینسانە کوردی کە هاتە سەرگۆی ئەم زەمینە وەختێ لەگەر جیهانە ڕوبەڕوو بووە چۆنیەتی ژیانکردنی داڕشت. بۆیە ئینسانی کوردی بەم داڕشتنە و بەم جۆرە تەفکیرکردنە بوو کە توانی حەزارەت دروست بکە. یعنی چی ئەمە؟ ئینسانە کوردی وتی ئەوەی مەیلی بە ژیان بۆ ئینسان دروستەکە، ئەوەی کە ئینسان پاڵ پێوە ئەنێ بژیت، ڕەنجە. بۆی تۆ ئەوێنی وشەی ڕەنج لە ناوە کووردا زۆر بەکارتێ. کابرا زۆر ناڕەحەتە ئێژێ ڕەنجە بێوەرم، هەرەسوە ماڵم. بۆ خاتری ئەوەی ئینسانە کوردی لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ ڕەنجەکان خۆیە واقعی ئەبێتەوە.
ئینسانە کوردی قەت لە ڕەنج دەرناچێ کە ئینسان هەرچی خەفەت و هەرچی وردی و پەستی و سستی بەسەریاتێت ئەوەسە کە گەرەکی بێ لە ڕەنج دەرچێت گەرەکی بێ ڕەنج نەکێشێ بەڵام ئینسانە کوردی لەگەڵ ڕەنجە دەست بە یەخابێ. ئینسانە کوردی زانی هەر لە یەکەم ڕۆژەوە کە هاتە ئەم دنیا زانی کە ئەم دنیا مەیلی بە نابودیە. بۆیە پێیوت چەرخە چەپگەرد، بۆیە پێیوت گەردوونە بەدمەجاز. ئینسانە کوردی زانی ئەم تەبیعەتە مەیلی بە نابودیە و ئینسان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پیری و بەرەو نەهامەت و بەرەو مەرگە ڕوا. بۆیە پێیوت چەرخە چەپگەرد. و بۆ خاتری ئەمەی کە بتوانێت لەم مەیلی بە ئینقیادە و لەم مەیلی بە نابودیە بەری پێ بگرێ، مواجهەی ئینسان کوردی لەگەڵ ژیانە مواجهەی هونەرمەند بوو، ڕوبەڕووبوونەوەی هونەرمەند بوو. وتی من فۆرمێکی تر دروست ئەەکەم، من جۆرێکی تردا ئەڕژێنم، من جۆرێکی تر تاریفەکەمەوە. بۆیە تەمەدن و حەزارەت ئەوە نییە کە تۆ سەرباز و بێت و پاشا و بێت و سوڵتانە بوێ. دەبێ بزانی یەکەم کەس کێ بوو. زەراعەتی دروست کرد، کشت و کاڵی دروست کرد، پەیدایی کرد. یەکەم کەس کێ بوو؟ حەیوانی دەستەمۆ کرد. یەکەم کەس کێ بوو؟ ماڵی دروست کرد. یەکەم کەس کێ بۆ دروستی کرد؟ لەسەر چی دروستی کرد؟ پرسیارم مهم ئەمەسە لەسەر چی دروستی کرد؟ بۆ ئێمە توانیمان دروستی بکەن و کەس نەیتوانی دروستی بکات. سەبەبەکەی چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ئێمەس لەگەڵ جیهانە. سەبەبەکەی ئەوەسە ئێمە چۆن بیر ئەەکەینەوە. سەبەبەکەی ئەوەسە چۆن ئێمە بیرۆکەی خۆمانمان داڕشت. بۆ ئێمە توانیمان حەزارەت دروستکەین. و پاشان هاتن لە ئێمە هەموو چمکەکانیان گرت و بردیان. من ئەم دیبەیتە ئەەکەمەوە، من ئەمەی کە ئێستەوتم ئەیکەمەوە، بەڵام ئێستا دیبەیتەکەی من لەسەر ئەم ئێعترازاتەی خەڵکە تا بزانن چۆن بەلاڕێ ئەیوەن. کۆمەلگای کوردەوار لەلایەنە هیچ کەسێک و داگیر نەکریا بوو. تا 250 ساڵ 300 ساڵە پێش یەکەم حەولەکانی سیستەماتیکی داگیرکردن و خراپکردنی سەرزەمینی کوردەوار لە 1800 دەست پێیەکە. دا من بۆتانی هەڵبژێرم. 1805 شخصێ بەناوە مەولانا خالدە نەقشبەندی سەردەرتێرێ. مەولانا خالدە نەقشبەندی کێس بڕۆن چارەنووس و ڕابردوو بیوگرافی مەولانا خالدە نەقشبەندی بخوێنەوە. مەولانا خالدە نەقشبەندی کابرایەکە لەم منتەقەی شارەزورە لەدایکەوێ. ئەم مەولانا خالدە نەقشبەندیە تابەرلاو لە سەرزەمینە کوردەوارە تەکیە و خانەقا مەوجود نییە. لە سەرزەمینە کوردەوارە ئەوەی حکم ئەکا ناموسە کوردیە، جەهانە کوردیە. بڕۆن سەرنەوشت ئەم مەولانا خالدە بخوێنەوە. سەرنەوشتێکی مناڵانەی پڕ لە درۆ، سەرنەوشتێکی مناڵانەی پڕ لە جەعل، پڕ لە تەزویر. واتە 1805 کابرا ڕوا بۆ حەج. لە مەدینە کابرایەک پێگایەژێ لە مەکە تۆ یەکێک ئەبینی ئەم ئینسانە کاری خەلافی شەرعەکە، ناژێ چیەکە، ناژێ مەشروب بەخوا، ناژێ ژنبازی ئەکە، هەتی بازی ئەکە. بڕۆ کاورا بوێنە مەترسە. ئەو کاورا پێئێژێ عیلاجی دەردەکەی تۆ وا لە هێندا. کەس ناژێ عیلاجی دەردەکەی مەولانا خالد چییە، وا لە هێندا. پاشان مەولانا خالد دەڕواتۆ لە سلێمانی دانیشێ. کەی 1807 سلێمانی 20 ساڵە دروست بوو بە.
ئەم مزگەوتە گەورە و ئەم بارەگای گەورە لەکوێ بووم تەدریسی تیا کرد. ئاغا خەریکە تەدریسەکە، دانەیەک دەروێش بەناوە عەزیم زادەی هندی خۆیە کاتە ژوورۆ. عەزیم زادەی هندی ئێژێت ماوەیە دانیشێت و مانگێ بەلای مەولانا خالد دانیشێ و ئێژێ من جەهان گردم و من نەقشبەندیم و مەولانا خالد حەزی پێیەکە. ئێژێ وەڵام من هاتکەم بە شوێندا بووم بۆ لای شاوی نەقشبەند عەبدوڵڵای دێهلەوی لە دێهلیە هندوستانە. ئەمە ئاغای مەولانا خالد ئەکەوێتە ڕێ، هەر لەو مەسیرە ڕێیە ئەوڵەن جارێ لە نووسینەکە ئێران پشت ڕاستەکاتەوە. قەور نییە خۆی پیانەکە، قەورە عارف و شێخ و ڕزای هەشتم و ئیمامە شیعەیان و تا لە ئەفغانستان و خۆی ئەنێ بە هندوستان. پاشان ئەنووسێ لە ماوەی 5 مانگە ئەم ئاغای مەولانا خالدە خۆی دەرخست. کەس نایژی چۆن خۆی دەرخست، چی کرد مەولانا خالد؟ تەقلەی لێە، بازیەدا، بەسەر گورێس و ئەڕۆیشت بەڕێوە. چی ئەکرە مەولانا خالدە؟ کەس نازانێ. دوای 5 مانگ عەبدوڵڵای دێهلەوی دی. یعنی کەسێ نایژێ ئەم عەبدوڵڵای دێهلەویە هەناردگێ بە شوێنم ئەم کاورای مەولانا خالدە بۆ. عەبدوڵڵای دێهلەوی بۆ تا بەر لە مەولانا خالد نەی هەنارگە شوێنە کەس. بۆ لە پڕێکام عەبدوڵڵای دێهلەویە هەنێرێ بە شوێنە مەولانا خالد. کەس جواب نهاتبوو. دەی باشە ئەگەر خەڵکی ئێمە وە خودە مەولانا خالدیش نازانێت تەریقەتە نەقشبەندیە چییە، حزورە شخصێ بەنای عەبدوڵڵا دێهلەوی چه معنە ئێگەدا لەسەر زەمین ئێمە؟ کێ عەبدوڵڵای دێهلەویە ناسێ؟ کەس. دێمە ئاغا بۆ ڕواتە دێهلی، بۆ ئەڕواتە دێهلی لەبەرەوەی لە دێهلیە ئەم ئاغا حکمی پێبا، کاغەزی پێبا، ئیتر لەمە دووا بەبعد هەر کە گەرەکێسی بێتەوە قوتبە قادریە و نەقشبەندیە و سۆهرەوەردیە و ئەمانە، ئەم مەولانا خالدە دەسێ بێریتۆ سەریە بۆی ئیمزاکە، ئەم ئەوێتۆ ساحەوی تەکیە و بارەگا و ئەوێتۆ قوتبە ئیسلام. ساڵە 1820 بۆ ئەوەڵین بار شەریعەت، تەکیە، خانەقا، حوزەی علمیە لە تەریقە ئەمانەوە دەست پێکە. مەولانا خالدە نەقشبەندی 400 خەلیفە تەربیەت ئەکا تا ئەم سەرزەمینە کوردەوارە نابود بکە و بۆ ئەوەڵین بار شەریعەت ئیسلامی وە ئیسلامە جوولەکە دروستکەرە جەدید تەوەسوتە مەولانا خالدە پەروەرش پەیدا کردو لەلایەن کۆمپانیە هێندە شەرقیە بریتانیاوە تێتە ناو سەرزەمینە کوردەوار. و ئەوانە دەست پێەکەن بە تەکیەدانیان، بە تەریقەت بڵاو پێکردن، بە دروستکردنە شێخ و خەلیفە بۆ خاتری ئەوەی مردمی ئێمە فاسدکەن و جەهانە کوردی فاسدکەن. یەکەم شتێک کە دەسی بۆ ئەوە نەگرا چییە؟ چۆنیەتی ژیانە ئینسانە کوردە، کەواتە ناموس کە کەمن لەوە ئینسانە کوردی بوو لەلایەنە شێخە نەقشبەندی کە مەئمورە بریتانیاوە جوولە کەس دریابەر هەجمە بە پوڵ و ئیمکاناتێک کە هاوردیان شروعیان کرد بە بارەگا دروستکردن، تەکیە دروستکردن، شار دروستکردن. خەڵکی ئێمە کۆ کردو لە دەورە خۆیانە بە هاوکاریە جوولەکەی ناوە دڵە ئێمە. ئەم داستانە توولانیە بۆ ئەمەوێت تا بزانی ڕووی ترە نابودیە ئینسانە کوردی ئەم حیزبانن. بزان ئەوانە یەکەم جار بە شەریعەتە ئیسلامی هاتن و حملەیان کرد بەچی؟ بە ناموسە کوردی. لێو دووە هاتن شەڕە نێوانە شەریعەتە ئیسلامی و قانونی مەدەنیان دروست کرد، یعنی سیڤیل لۆ دروستیان کرد. وتیان ئێستا ئێوە ئێشێ پێش بکەون. بەچی پێش بکەون؟ بزانە لە هندوستانەوە مەولانا خالدێکیان هاورد لە ماوەی 20 ساڵە 400 کەسی کردە گیانە ئەم سەرزەمینە ئێمە 400 تەکیە و بارەگای بۆیان دروست کرد تا خەڵکی ئێمە مەسموم کات و کۆنتڕۆڵی کات و هەدایەتی کات و جەهانی کوردی خراپ کات. پاشان دەستیان کرد بە دروستکردن حیزب و ڕێکخراوە و ئەوانە کە چه ئەتەفاقێ بکەفێ کە چی بوێت کە تۆ هەتایە لە جیهانی کوردی خوێت دوورکەویتۆ لەو حەزارەتەی هەزاران ساڵەی کە دروستت کرد بوو و بنیانە تەمەدن و حەزارەتە جەهەن بووی دوورکەویتەوە. بۆیە تو ماشاکە نێوە لە خۆتان ناپرسن چۆن بنە ماڵی بارزانی ئەوونۆ شێخە نەقشبەندی لە پڕێکا ئەوونۆ ڕاهبەرانە سیاسی ئیتر ناونۆ شێخ لە شێخ ئەوونۆ مەلا
لە مەلای ژەون و ڕاهبەری سیاسی کێ ئەمانە دروستەکە کێ ئەمانە ساپۆرتەکە گەرەکیانە چ بکەن گەرەکیانە جیهانی کوردی نابودکەن بڕۆن فەرقێک لە نێوانە جمهوری ئیسلامی حکوومەتە بەغا خۆیان دروستیان کردگە ئەوەنە نادروست و بێدایک و باوکن ئێژن بەغا گەرەکی بێت و دێ بەغا هات کەس و نادروست سلێمانی و هەولێر ئمڕۆوا لە ژێرە ئاڵای بەغا لە نەقشەی جوغرافیایی وا لە ژێری دەسی دەوڵەتی عێراقیە یاسا و ڕێسای دەوڵەتی عێراقی واوە ملیۆیانی چی بەغا گەرەکێ بێتەوە تۆ گەرەکە کێ بترسێنی نەکێ تۆ خۆت بەغای بەغا تۆز تۆ بەغای سیستەم لە گراکارەکە مەسعودە بارزانی بنەماڵی تارەبانی بۆ گەرەکتانە مردم کەوچکەن دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی تۆ پەکەکە پارتی گشتان گەرەکتانە ئینسانە کورد بخەسێنن جەهانە کورد لەبین بوون گشتتان حکوومەتێ دروست ئەکەن ئێوە بەسەر یۆدانیشن تەبەنە سەری مەردەم یەکێکن تۆ بێژە فەرقە تۆ جمهوری ئیسلامی وا لە چیە نادروست بێ لە ئەساس و لە بنیاد و لە چۆنیەتی داڕشتنە سیستەم تۆ فەرقە چییە هیچ تۆ فەرقە چێتەکە تورکیە هیچ بۆ گەرەکتە بە خەڵکی بێژی ئەمە کاری ئتلاعات و پاکاکەس یعنی تۆ فەرقەکەی تەکیەمانە یعنی تۆ فەرقەکەی دوژمن دروستەکەی بۆ مەردم تۆ خۆت ئتلاعاتی خۆت حکوومەتە عێراقیت تۆ خۆت پەکەکە تۆس لەگرام مەردمە و مشتێ جوولەکە و ساختار جوولەکە کە ئێوە بن و گەرەکتانە ئیرادەی مردم بشکێنن و مردم بترسێنن كأنه تو بغا فرقكن كأنه تو دولة إيران فرقكن كأنه تو دولة تركيا فرقكن فرق نوالك ومرتيكا بباسي بك تو إيش للجوهري حكومتك تانا بحثك يعني للسيستم لشونيتي دارشتنا أم سيستم بحثكي كاركرد أم سيستم مؤسساتكي ماليكي اقتصاديكي أمنيتيكي تو شون تعاملكي لقل سرزمين كردوار وإنسان كردا شون تو لا أساس وكو أمانيت شون فرقكي وأمكاري بكاكاز كار اطلاعات تخوات اطلاعاتي تو اطلاعات فرقتان چیه پارتی ویکتی فرقتان چیه عادی حەڵی بژێرە فرقتان چییە لە چۆنیەتی تەماشاکردنە نگاهە ئەمنیەتی بە سەرزەمینە کوردەوار فرقتان چییە کوا خۆ پێشمەرگە حیزەکانی تۆ لە کەرکووکە بەرامبەر بە حەشت شعبی شەڕیان نەکرد وەلێ ئیستا لە هەولێر و سلێمانیە تێریتیانە دەرۆ بان بەسەری خەڵکیە پێشمەرگە حیزەکانە فرقتان چیە بۆ فرقەکە نایژی بەس خەڵکی کوردەوار بزانن ئەمانە فەرقیان نییە ئەمانە بێگانن لە ئێمەوە ئەمانە بنەجوون ئەمانە هاتکن جەهانە کوردی نابودکەن هاتکن اختیار و کەرامەت و شای شیرین سفەت بوون و شای کردەی کردەدار بوون و شاو شیرین سوار بوون و سەخاوەتدار بوون و جوامێر بوون و مرد بوون و مەغرور بوون و پیاو بوون لە ئێمەی کوردی بسێنن بمان کەنە شارۆمەندی تێ هەڵدریاگی هاڕیاگی کۆیلەی برسی هەتیوی بەچکە هەتیوی نابوودی سواڵکەری دەسی ئەمان ماستاوکەری دەسی ئەمان تێ هەڵدریاگی دەسی ئەمان گەرەکیانە وامان پێ بکەن و ئەمما مەسئلەی دووەم ئەمانە گەرەکیانە بە کوشتنی دانە و دوان خەڵک بترسێنن زاتیان نییە فرە بکوژن دانە و دوانێ ئەکوژن و تەسویرەکەی هەر بڵاو ئەکەنەوە و باوکەڕۆ ئەمانە خەڵکی ئەکوژن و نێنە دەرو خەڵکی ئەکوژن خەڵکی کوردەوار بابزانن ئەو حیزانەی بە ناوی پێشمەرگەی ئەمانە پارێزگاریەکەن لە خۆیان ترسە زاورتر لە خۆیان جەبانتر لە خۆیان جنایەتکارتر نییە شەڕی عەسڵی ئێوە زەمانێک تەکلیف مشەخەسەکە کە ئەوانیش لەگەڵ مەچەک و ئەسڵحەی خەڵکا ڕوبەڕوونەوە جا تو ئەزانی چۆن کونە مشکیان لێ ئەبێ بە قەیسەری و دەرەچن ئەمانە ماڵە ئەوە نییان تەقە بکەن لە مەردمی موسەلح لە بەرامبەر هێزە موسەلحە قەرار بگرن گشتیان خۆیان تەڕەکەن لەزا با بزانن بە کوشتنی نەفەرێک و 2 نەفەر و 10 نەفەر و 15 نەفەر نەتان ترسێنن
نێنە ئەو قەبارە نێنە ئەو قەبارە کە بتوانن لە بەرامبەرە ئێرادەی مردمە بێسن فقط ئێرادەی مردم ناوێ سست بێت ناوێ بێڵن شایع بێتە ناوتان و هەر کەسێ پێتی وت چاری حکوومەت ناکەین هەر کەسێ پێتی وت بەڕاستی حکوومەت غەدارە هەر کەسێ پێتی وت بەدیل چییە ئەوە گشتی دوژمنە ئەوە گشتی حکوومەتی هەرێمە ئەوە گشتی درۆزنە لێیان بکۆڵۆ بنە جوولەکەن ترسیاگی خەسیاگن کەسانێکن دەستیان وارە ناوی بینەقاقا و خوێنە ئەم مردمە بابزانن ئێمەی کورد لە دەروونمان و لە ناخمانەوە کەس ناتوانێت بمانکا بە کۆیلە هەرچی تێ بکۆشن ناتوانن لەو ئاخیرا 100 ساڵیش بە کۆیلایەتی شەلاقیان لێمان دابێت لەو ئاخیرا ئەو ڕۆحە کوردی هەڵەسێت و ناتوانێت قبوڵیکە بۆیە من پێم مناسبەوە گەرەکمە بزانن کە هەروە کە ئێوە سابتتان کرد و ئێمە سابتمان کرد ئەتوانین خۆمان ئیدارەکەین ئەتوانین ئێعترازات و قیام خۆمان و شۆڕشە خۆمانیش بەڕێوە بەرین ئێوە مردمین وەکو ئێوە وەکو تاک بە تاکە ئێوە هەر کەسێکمان لە بوارێکەوە خوێندنەوەمان هەست هەر کەسێکمان شتێک ئەزانێ بەڵام بە یەک و هێزێکی گەورەین یەک چیرۆکمان هەیەوە کوردیەتە یەک چیرۆکمان هەیەوە جەهانە کوردیە یەک ڕەوایەتمان هەیەوە ڕەوایەتی ئینسانە کوردیە و هەمومان دەست لە ناوی دەستی یەکتری ئەتوانین ژیانە ئینسانی خۆمان ئیدارە بکەین و بیبینە بەرەوە لەم چرکە ساتانەیشە لە کەناری یەکتری و لە تەنیشتی یەکتریاین من بە وەزیفەی خۆمی ئەزانم پرۆپاگاندەکانە دەوڵەتە کۆرپۆرێشنە عێراقی بەرامبەر بە خەڵک بەتاڵ و بۆش بکەمەوە ئەم حەجمەیە کە کردوویانە وەگەرەکیانە خەڵک بخەنە بازنەی پەکەکە و یەکێتی و بیخەنە بازنەی حکوومەتە هەرێم ئەمە حرامزادگی مشتێ بە کرێگیراوی بنە جوولە کەس وا هاتکن جەهانە کوردی نابودکەن هیچ کامیان فەرقیان یەتەکی یەکتریە هەموویان هاتکن جەهانە کوردی نابودکەن و ئینسانە کوردی بکەن بە کۆیلە بە یاسا بە مؤسسات بە سیستم بە سنوور ئینسانە کوردی لە ماهیەتە کوردی خۆی دوور خەنەوە بۆیە ئێمە یەک لە دوای یەک لەسەر حەجمەهایەک ئەکرێتە سەر گیانە مردم و ئەکرێتە سەر ئەقڵە مردم بەرخوڕ دەکەین پس خەڵکی کوردەوار ئاگادار بن ئەوەی حکوومەتی نظامی دانیاگە دەبێ هێزەکانی بدرێتە بەرەفی شەک و خەڵک هیچ شەکێکی لێ نەبێت با بزانن ئینقلاب پێویستی نییە سێمانگی پێ بچێت ئەگەر پەنامار دریا تەکلیف یەکجاری بکرێتەوە بەرەو مەسیف سەلاحەدین و بەرەو قەڵاچۆلان دەبێ بەلیان لێ نەمێنێت و دەبێ کۆیان بکەنەوە وەکو ئەو هجوومەی کە بریا بۆ کاخە ڤەرسای وەکو ئەو هجوومەی کە بریا بۆ زیندانە بەسیل دەبێ ئەوە هجووم بکرێتە سەریان ئەوەی گەلە کێسی ئیرادەتان بشکێنێ ئەوەی گەلە کێسی لەم نەکبەتیە داتانێ گەلەکیانە ناو بنێنە قەوتان ئێوە ئیتلاعاتین خەڵکی کوردەوار ئیتلاعاتیە بێ شەرەفینەیە ئێوە ئیتلاعاتین ئێوە نانخۆرە قەرارگای ڕەمەزان بوون ئێوە عیسا پژمانی پەهلەوی دروستانی کرد ئێوە بە چەکی پەهلەوی و بە پوڵ و ئەسلحەی پەهلەوی و بە مەچەکی ئیسرائیل و جوولەکە هاتنە سەر پێ و تەپتاندا سەرە ئەم مردمە ئێوە ئێستەش بابا ئەمریکاتان وا لە پشتا و سەروەتە ئەم مردمتانە ڕاماڵی ئێوە ئێستش بە پشتە بابا ئەمریکا خەڵکی کوردەوارتان فاسد کرد و نابود کرد و جەهانە کوردی گەرەکتانە لە بین بوون ئێوە لەو ڕۆژەی کە دروستکریاگەن زەرورەتە دروستکردنتان نابودیە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردی و جەهانە کوردی بووکە بۆیە ماگنۆ بۆیە نانتان خوارگە بۆیە قەڵەویان کردگەن تۆ گەرەکتە بەم حقانە کاورای بنە جوولەکەی فاسدە ئیبنە فاسد ئیرادەی خەڵک بشکێنی فەرقە تۆ پارتی و یەکێتی و حکوومەتە عێراقی و پەکەکە و ئیتلاعات و دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە هیچ نییە گەشتتان یەکێکن گشتتان هاتگن سەرزەمینە کوردەوار و جەهانە کوردی نابودکەن تا ئینسانە کوردی نەمێنێت تا ئەو دژمنە لە بەرامبەرتان نەمێنێت و ئێمە بەر بەماگرین پس هیوادارین هەرە و جۆرەی کە توانیتان لە ساڵان ڕابردوو فرشتێک دەست لە ناو دەستی یەکتری دروست بکەن ئەم قیامیشە دروست بکەن
بەدی لە ئەم حکوومەتە چەپەڵە حکوومەتە کوردیە و ئێمە بە ئێوە ئێژین حکوومەتە کوردی چۆنە و چۆن تاک بە تاکە ئێوە لەم سەرزەمینە حاکمنتیە ئەمەی دروست کردیاگە حکوومەتی ئینقیادە حکوومەتە عبودیەتە دروستکردنی کۆیلەس ئەمە سیستەمە جەهانیە یاسا و ڕێسای جەهانیە مؤسسات جەهانیە مؤسسات جوولەکە مەسیحیە تەپیداگەسە سەرم سەرزەمینە ئێمە بەم مشتە ئینسانە بنە جوولەکەی فاس دەکاتگنە ناو سەرزەمینمان ئێمە ئەوە بە ئێوە ئێژین اعترازاتە ئێوە دەبێ بڕواتە پێش و ئێوە دەبێ ئاگادار بن بەرامبەر بە بچووکترین وشە کە گەرەکی بێت ئیرادەیە ئینسان ئینقلابی لەبین بوات هەر کەسێک ویستی بە خەڵکە ئێمە بێژە ئیتلاعاتی هەر کەسێ ویستی بە خەڵکی ئێمە بێژێت عێراقی هەر کەسێ ویستی خەڵکی ئێمە بخاتە ناوی دام و دەستگاهای ئەمنیەتی ئەوە خۆی بنە جوولەکەی ئیتلاعاتی ئەمنیەتی ئاسایشیە وەکو سەگبی تۆپێنن یەک جار بۆ هەمیشە لە ناوی ئەم سەرزەمینە کوردەوارە دەبێت جەڕاحی بکرین لە ئیبنە خائین و بنە جوولەکە و بنە تورکەمەن و بنە ئەرمەنی و بنە ئاسووری حیزی بێشەرەفی گەوات لەم سەرزەمینە ئەوەی قسەی بە ئومەتی کوردی کرد بیتۆپێنن ئەوەی وتی ئێمە حیزین و دەبێ حیزبین بیتۆپێنن ئەوەی ویستی ئیرادەمان بشکێنێ بیتۆپێنن ئەوە عاملی حاکمیەتە با بزانن حاکمیەت هەر ئەو مەسئولانە نین تویان وێنیت هەر ئەو پێشمەرگە نیە توای وێنی کاورای دەمە قۆپان لە پێو کەنیشکە زەریفەکەی ناوە تەلەڤیزیۆن و ئەوانەی تەحتە ناوە ڕووناکبیر قسەکەن ئەوانە عاملە حکوومەتن ئەگەر ئەم ئێعترازاتە ئیدامەی پیا کرد ئێوە دەبێ بزانن کە ڕۆڵەکانە سەرزەمینە کوردەوار لە هیچ جیهانە بێدەنگدا نانیشن با بزانن هدایەتە ئینقلاب خۆیانەکەن با بزانن پلاتفۆرمەکانە خۆیان ئەدەنە دەرەوە با بزانن خۆیان ڕەهبەری ئەکەن و با بزانن ئیرادەی خۆیان پیشانەدەن فقط دەبێت ئاگادارە پلانە چکۆلە پەستەکانی حاکمیەت بن هیچ شەکی لەوە نەماگە کە تۆ ئیشی ئەم دەسەڵات یعنی سیستم چۆنیەتی حکوومەتکردنیان ئەوەی ئەوانە دایان یاگە دەبێ هەمووی هەڵتەکێنیت بۆیە ئەوانەی وا ڕۆیشتن ئمڕۆ بنکەی پەروەردەیان ئاگردا دەستیان خۆش بێ مەچەکیان بەهێز بێت زۆر دروست بوو ئەوەی مؤسسات هەیە لەم سەرزەمینە و ئەمانە دروستیان کردگە دەبێ نابود بێ ئەوەی خەڵک دروستی کردگە دەبێ بمێنێتەوە با بزانن لە ئاو کارەبا و خۆراک مەترسن خەڵک ڕێگە ئەدۆزێتەوە و هەمووی جێبەجێەکات کە سابتی کرد لە توو لە 30 ساڵە ڕابردووە و کارەی کردووە دایەوە خۆش